بەڵێ بەڕێزان بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئیڤنتی تیدێکس ڕاستەوخۆ لە استودیۆ باسوپاسەوە میوانداری ڕەوا محەممەد ئەندامی گروپی مستەر ئەربیلمان کردووە کاگڕەوە زۆر بەخێر بێ سپاس بامەدەبوونت زۆر سپاس بۆ یەکەم جار لە سلێمانی ئیڤنتی تیدێکس بەڕێوە چوو ڕایتۆ چۆن بوو لەسەر ئیڤنتەکە ئیڤنتێکی تاڕادەیەک سەرکەوتوانە بوو جێگای دەستخۆشیە بۆ ستافەکە ئەوە بۆ زانکۆی ئەمریکی لە عێراق کە ئیڤنتێکی لەم جۆرە کە بتوانێت کۆمەڵە کەسێک بانک بکە کە پایامەکانی خۆیان بڵاو بکەنەوە و تەسیر هەبێت لەسەر ئەو کەسانی کە لەوێ ئامادەبوون و کەسانی کە گوێگر بوون لە ڕێگەی کەناڵەکانی میدیاوە. بڵێ ئەوەی کە گوێبیستی بوون لە راپۆرتەکەدا ئەوەیە ئەم ئیڤنتە زیاتر بۆ دەرخستنی توانای گەنجانە. ئەم جۆرە ئیڤنتانە تا چەند گرنگە بۆ دەرخستنی توانای گەنجان؟ ئەو جۆرە ئیڤنتەکە پێی دەڵێن تەدەکس تۆک لەلایەن ئەیواسەوە ئەنجامدرا ئەوە بۆ خۆی تەنها ئەو کەسانە بانگ دەکرێن کە کاریگەریان لەسەر کۆمەڵگە هەیە یان کارێکیان کردو کە کاریگەری لەسەر کەسانی تر دەبێت و ئەو کەسانی کە بانکێش کرابوون هەمووی چیرۆکی خۆیان پێشکەش کرد کە چیرۆکێکی کاریگەریان هەیە کە هەموو تاکێک دەتوانێت سەرنجی لێ وەربگرێ و لە ژیانی خۆیدا بەکاری بێنێتەوە و سوودی لێ ببینە. بەڵێ کەواتە کاریگەری چی دەبێت لە سەرکاری داهاتوتان؟ ئێمە وەکو کۆمەڵە گەنجێک هەدەفی ئێمە ئەوە بوو کە چەند هاوڕێیەک بووین کە لە زانکۆ و قوتابخانە پێکەوە بووین هەستین بە دروستکردنی کارێکی جیاوازی خۆمان ئەویش سوودوەرگرتن لە بەرهەمی ناوەخۆ و بەکاری بێنین کە بەرهەمێکی خۆماڵی لێ دروست بکەین ئەویش کە بەکارهێنانی قوماشی شاڵ کە لە گوندەکانی خۆمان بە جێگای دەستخۆشیەوە دروست دەکرێت کە کوواڵەتێکی زۆر ستاندەردی بەخۆتی هەیە کە دەتوانێت بە مقابل کاڵەکانی دەرەوە کە دەهێنرێ بۆ هەرێمی کوردستان مقارنەی پێ بکرێ و بەسەر کۆتوانە تریش ئێمە هەستین بۆ این باخمان لێ دروست کرد لەو قوماشە و توانیمان کە لە ناو بازاری خۆشمان بیفرۆشین و حتا بیشینێرینەوە دەرەوە ئەمەش بۆ ئەوە کە هانی گەنجی خۆمان بدەین کە تەنها بیر لە ئەوە نەکەنەوە کاڵەیەک لە دەرەوە بێنن یان پشت بە کۆمپانیایەکیان حکومەت ببەستن بۆ هەلی کار بەڵام بۆ خۆشیان دەتوانن کارێکی خۆیان سەر بخۆیانە دابنێن بەڵام فکرەکەشی لە ئەوە بێ کە ئەو پارەیە کە لە هاندانی ئابووری خۆشمان بێ ئێمە کە ئەو قوماشە دروست دەکەین کە بۆ این باخی لێ دروست دەکەین پارەکە هەمووی لە ناو هەرێمی کوردستاندا دەسوڕێتەوە لە زیاتی ئەوەی کە پارەکە بچێتە دەرەوە. بەڵێ تۆ خۆت ئەندامی گروپی مستەر ئەربیلی منەمێ بزانم مستەر ئەربین چییە ئەگەر زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە. ئێمە کۆمەڵێک گەنجین هەستین کە فکرەکەمان لە باو باپیرانەوە وەرمان گرتووە کە باو باپیرانمان پێشتریش بە ڕێگەی قات یان چاکێت و ئەوانە کە لە ڕۆژانی هەفتەدا دەچوونە دەرەوە پێکەوە یەکتریان دەبینی کە ئێستا کەمتر ئەو شتە دەبیندرێ ئێمە ویستمان ئەو شتە بکەینەوە باو لە ناو گەنجی خۆماندا بە هەمان کاتیشدا چەند مەسەجێکمان هەبوو لەوانە پشگیری ئافرەتان کە چەندان ئافرەتی بەتوانامان هەیە لە کۆمەڵگە ئێمە هەموو پێنجشەمەیەک لە ڕێگەی سۆشیال میدیای خۆمانەوە وەکو جێگای شانازیەک وەکو پشگیریەک بڵاویان دەکەینەوە هەیانە کە کاری دەستی دەکەن بۆ ئەوەی کارەکەیان بەرەو پێشتر بچێ و هەروەها پێشاندانی کۆمەڵگەی خۆمان و کە ئەو شوێنە کەلتوریانەی کە دەبێتە هۆی سەرنجی ئەو کەسانەی تۆریستی دنیا کە دەتوانن سەردان بکەن و لە هەمان کاتیشدا بتوانین بەرهەمی ناوەخۆ دروست بکەین و بتوانین بیهێنینە دەرەوە ئێمە لە ڕێگەی سۆشیال میدیاوە توانیمان بگەین بە زۆربەی میدیاکانی جیهان لە 30 وڵات ئێمە لەسەر ئێمە نووسراوە و لەسەر هەرێمی کوردستان نووسراوە کە شوێنێکی ئارامە ئەمەش جێگای دەستخۆشی براپێژمەرگەکانمانە ئەوان لە پێشەوە شەڕی خۆیان کرد خۆیان بەخت کرد ئێمەش وەکو گەنجانی خۆمان ویستمان ئەو ئەرکە بخەینە سەرشانی خۆمان بەو ڕێگەیەوە دەستخۆشیان لە بەڵێ کاگراوە کەواتە ئەوەی کە ئێوە مەبەستانە لەم ئیڤنتەدا زیاتر کە ڕوونی بکەینەوە ئەوەیە کە گەنجان زیاتر پشت بە توانەکانی خۆیان ببەستن و نەگەڕێنەوە بۆ کەرتی تایبەت بۆ کەرتی حکوومەت کاوان پاڵپشتیان لێ بکەن بۆ نمونە چۆن لە مێژوودا باو باپیرانمان با بڵێن
خۆیان سەرقاڵ کردو بە کاری دروستکردنی جل و بەرگۆکۆی کە شاڵ ئاماژەت پێکرد یاخود جاجمیە هەموو ئەو کەلوپەلانەی کە پێویستە بۆ ژیانی ڕۆژانەمان بەڕاستی لە ڕێی کاری دەستی گەنجەکانی ئەو سەردەمەوە بۆ ئێوە ئەتانەوێت ئەم کەلتورە زیندوو بکەنەوە جارێکی تر ئێمە دەمانێت ئەو کەلتورە بهێنینەوە ناو کۆمەڵگەی خۆمان ببینە ڕێنیشاندەرێک بۆ گەنجەکانی خۆمان ئێمە توانیمان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو کار بۆ ئەو شتە بکەین و بگەینە ئەنجامێکی سەرکەوتوو و داوا لە گەنجەکانی خۆشمان دەکەین بیر لە شتێک بکەنەوە کە باسەیری گیرفانی خۆیان بکەن یان باسەیری ئەو مێزەی کە لەسەری دانیشتون هەموو بە ئەو بەرهەمانێکە لەسەرەتی بەداخەوە لە دەرەوە هاتووە بۆ بیر لەوە ناکەنەوە من بتوانم چۆن بتوانم قەڵەمێک یان کوپێکە ئاوی پەدەخۆینیان گلاسێک چۆن بتوانە ئەو بەرهەمە لێرە دروست بکەم پێتان وایە ئەوە بازاری زیاتر بێت ئەکید ئێمە لەوە سەرکەوتوو بووین ئێمە توانیمان بە ڕێگەی ئەو بۆین باخە و لەگەڵ ئەوەش ڕۆنی بێ ئەو بۆین باخی خۆت ئێستا بۆین باخە کە لە شاڵ دروستکراوە کە لە سەریشمان نووسیوە و کە لە هەرێمی کوردستان دروستکراوە ئێمە دەینێرین بۆ دەرەوەی وڵاتیش پکرارێکی زۆر زۆریشمان هەیە لە ڕێگەی ئەوەوە کە ئەمەش بەڕای ئێمە سەرکەوتنێکە کە توانیومانە بۆ گەنجەکانی خۆمان پێشانی بدەین کە ئێوانیش دەتوانن وەکو ئێمە لە سەرەتایەکی بچووکەوە دەست پێکەن بگەنە سەرەتایەکی بگەنە داهاتوویەکی پێسان وانە ئەم بوارە کەمێک قورسە لە بەرەوەی لە کوردستاندا بە تایبەتی لەم سەردەمەی ئێستادا گەنجان کەمتر بیر لەو جۆرە کارانە ئەکەنەوە ئەکید بۆ ئێمەش زۆر بە ئاسانی نەمانتوانیوە بگەینە ئەو ڕۆژە زۆر تووشی کۆسپ و تەگەر بووین لە بەردەمماندا بەڵام هیچ کەسێک بەبێ هەوڵدان و بەبێ هیچ کۆسپ و تەگەرەیەکەنێتە پێش تۆ ناتوانانی سەرکەوتوبی ئێمەش لە ڕۆژێکدا بەو فکرێ نەگەشتوین لە ساڵێکدا نەگەشتین بە 3 ساڵ گەشتینە ئەو ئاستەی کە بتوانانی پێشکەشی بکەین بۆیە من بە گەنجەکانی خۆمان دەڵێم کە فکرەیەکت هەیە کە فکرێکی سەرکەوتوانت هەیە هەوڵی بۆ بدا کە بۆ خۆت نەتوانی با هاوڕێکەت یارمەتیتدا کە هاوڕێکەت نەتوانی بیکە گروپێک ئێمەش بە هەمان شێوە کە چەند هاوڕەیەک بووین دوای کردمانە گروپێک بە هەمومان پێکەوە توانیمان سەرکەوتنە تۆمار بکەین بەڵێ ئەمەی کە تۆ باست کرد تا ڕادەیەک بۆ ئێستا بۆ ئەم سەردەمە با بڵێن بوارێکی تازەیە پێتان وایە کە سەرکەوتوو ئەبن و داواکاری تۆ بۆ گەنجان چیە لێرەوە ئێمە توانیومان بواری فاشیۆن لە هەرێمی کوردستان لە ئێستا کە لە جیهانداوەکو فاشیۆن ناسراوە کەمتر لێرە با بڵێن گرنگی پێدەدرێوەکو و تۆتت هەموو شتەکانمان لە دەرەوەی وڵات دەهێنرێتە ناوەوە پێتان وایە ئێوە بتوانن مۆدلێکی تازە بن یاخود مۆدلێکی تازە بێن نەئارەوە ئەکید ئێمە پێمان خۆشە ئێمە بە بۆین باخ دەستمان پێکرد ئینشاءڵڵا بە جلوبەرگی زیاتریش کە بتوانین ئەگەر هیچ نەبێ 100%یش بەرهەمی ناوخۆ نەبێ قماشەکە کە لێرە دەست ناکەوێت کە قماشێک بێ ئەگە بەس تەنها قماشەکە بێنین دروستکردنەکەی با لێرە بێ ئەو پارەیە بدرێتە خەیاتێکە ئەو شتە دروست بکە و بەو شێوەیە گەنجەکانی خۆشمان دەتوانن لە هەمان شێوە وەکو ئێمە بتوانن بەو شێوە بیرکەنەوە لەوانە نییە تەنها لە بواری فاشن بێ لە هەر بوارێکی تر بێ ئێمەش ئەو فکرێمان لە باو باپیرانمانەوە وەرگرتووە کە ئەوان پێشووتر کە زۆر بە قات و بەجلی کوردیەوە دەچونە دەرێ و بۆ شوێنی ڕسمی و ناڕسمیش بەمان شێوە ئێمە پێمان خۆشە ئەو شتە بگەڕێنینەوە و هەروەها سوود لە ستایلەکانی وان وەربگرین و تێکەڵیکەین لەگە ستایلی مۆدرنیش بە هەمان شێوە و بەو شێوەیە کە بتوانین کەلتوری خۆشمان بە جیهانن دەرەوە بناسێنین. بەڵێ ئەم جۆرە ئیڤنتانە تا چەند گرنگە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لە بارودۆخێکی ئاوادا کە ئەبینین بۆ نمونە لە قەیرانی داراییدا نەحکومە دەتوانێت پاڵپشتی گەنجان کات و هەلیکاریان بۆ بەرەخسێنەوە نە لە کەرتی تایبەشدا تایبەتیشدا ببوورە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە بتوانن گەنجانیش پشت بەخۆیان ببەستن بەبێ ئەوەی هیچ کەسێک هاوکاریان بکات. ئەکید ئەو جۆرە ئیڤنتانە وا دەکات کە گەنجان گوێبیستی ئەو چیرۆکە سەرکەوتوانە بن کە لە ڕابردوودا هەوڵ و کۆشێکی زۆریان داوە لەسەر ستێجێکی ئاوە ئەو چیرۆکانە ئەو چیرۆکە سەرکەوتوانە دەدرێت دەگوازرێتەوە بۆ ئەو گەنجانە ئەگەر سەتادەی لە گەنجەکانمان بتوانین سوودی لێوەربگرن ئەوانیش دەتوانن ببنە نمونە بۆ گەنجانی داهاتوە بەڕای ئێمە لەو جۆرە ئیڤنتانە تا چەند زۆرتر بکرێ باشترە چونکە ئەو کەسانی کە ئەو ڕۆ لەوێ ئامادە بوون چیرۆکەکانی چیرۆکە سەرکەوتوەکانیان پێشکەش کرد هەمووی چیرۆکی پڕ بەچێش بوون هەموو چیرۆکێک بوون کە سەرکەوتوانە کە گەنجی خۆشمان دەتوانن سوودی لێوەربگرن و لە داهاتوی خۆیاندا بەکاری بێن و سەرکەوتوو بن. وەکو دوا پرسیارم لێرەوە داواکاری چیە بۆ گەنجان وەکو گەنجێک
من داوا لە گەنجانی خۆمان دەکەم بە هەموو هەوڵ و کۆشی خۆیان ئەگەر بە دینارێکیش بێ لە باخەڵیان بێ با دەست پێ بکەن با نەترسن لەبەرەوەی تۆ کۆسپت دێتە پێش لەوانەیە چەند کەسێک پێت بڵێ ئەو شتەمەکە بەڵام کە تۆ هەوڵت نەدا کە کۆششت کرد بۆ ئەو خەونەی کە هەتا ئەگەر ئەوڕۆ نەبێ ساڵێک نەبێ 2 ساڵ نەبێ تۆ دەتوانی بەرهەمی خۆت لە چەند ساڵی ڕابردوو بدووریەوە ببیە سەرکەوتوو ئایا جا بەرهەمەکە لە ناوخۆ بیفرۆشی یان بهینێریە دەرەوە کە و هیواشم وایە ئەم گەنجانەی خۆمان گەنجی زۆر بەتوانەمان هەیە هەموو جێگای شانازینە کە دەتوانن لە ئێمەش زیاتر بکەن ئێمە تەنها نمونەیەکی بچووکین لە گەنجەکانی خۆمان لە هەرێمی کوردستان بە هیوای گەنجەکانی خۆشمان سوود لەو ئاستی ئێمە وەربگرن. بەڵێ ڕەوا محەممەد ئەندامی گروپی مستەر ئەربیل سپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سپاس.